زۆر خۆشحاڵ بووین کە ئێستا کە مەراسیمی ئاهەنگی ئامادەیەکەمان بۆ زیاتر لە 158 قوتابی ئەنجام دەدەین کە نبرەی نایابیان هەیە حەز دەکەین گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی گشت قوتابیان و هەروە ئاراستەی گشت مامۆستایان و هەروە ئاراستەی دایکان و باوکان دەکەین بە بۆنەی ئەو سەرکەوتنە مەزنەی کەوا قوتابیان تۆماریان کردێ بۆ ئامادەیەکەمان بەڕاستی جێگای شانازینە هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ دەخوازی. زۆر سپاس قوتابخانەکەم دەکەم بە بۆنەی ئەنجامدانی ئەم ئاهەنگە بەڕاستی مناسبەیەکی زۆر خۆش بوو زۆر خۆشحاڵم کە لێرەینە هەروەها هیوادار هەر بەشێوەیە بەردەوام بم لە پشتگیریکردنی هانگدانی قوتابیان و پیرۆزبایی لەسەرجە قوتابیان دەکەم هیوادارم هەم بە بشێوە هەوڵ بدەن و بەردەوام بن لە سەرکەوتن. بەطور مستەقیم 14 نەفەر کارەگەر لێیا کارەکات غێر مستەقیمیش وەک ماشینەکان ناوشاکە جەمەکەنەوەی 4 نەفەرن. فەسڵ کاریشمان معموڵەن بەرخلاف شارستان پاییز ڕوانێ شارستان لە بەهارە ئەوایل بە 8 ڕوا بێ من پاییز بەطور فەسڵ کارەکە تا ئەگەر زمستان بەفر باران سەرمابێژ مشکلێکمان نییە لەوانە شاید خەڵوەتیشە زووتر خۆشتەکەڵ بدرێت. نەفەرزەنگمان بۆیە ناو ئادرس خۆیان هێن پێمان ئێمەش ئین بەڕاندەکانمان ئەژن تەحویڵ دەگرن و حتا خۆیان وەخت وایە ئەژنە سەر و بۆیان یان نەخوار و لێرایەتیدا یەخێن ئامادە بوو شەوێ ئاخری ئەمێنێتەوە ئەی بنەوە بۆیان. Shloma Marta, geborene Schwerin, Shloma Arthur, Shloma Selma. Von Demokratinnen und Demokraten im Alltag. Lassen Sie uns gemeinsam Antisemitismus und Ausschluss. We are here participating in a march commemorating 80 years of Kristallnacht or Pogromnacht. And what I really appreciate is that the church and the government are doing this together with the Jewish community, that we want to learn from what happened 80 years ago to become a more just, a more open, more tolerant society. I'm here today to, in the memory of the Jewish people who were murdered. I think it is important to remember what happened, and I think it's an important day for everyone to remember the history and to make sure that this will not happen again. So I would, it would be to send a message to everyone, it would be that we have to remember what happened and to learn from the mistakes that we made in the past and not let this happen again. Gedenkstunde im Berliner Abgeordnetenhaus und einer Kranzniederlegung an der Topographie des Terrors zusammengefügt. Müssen wir das nie wieder umso ernster nehmen, weil sie uns da immer einen Kompass liefert.